پێم خۆشە ئەم بەسەرهاتە وەکو پندێک بۆ ئەو بەڕێزانەی کە خەریکی کڕین و فرۆشتن لە بازاردا و ئیشوکار ئەەکەن بە ئامۆژگاریەکی پێغمبەری خوا صلی الله عليه وسلم دەست پێ دەکەین کە پێغمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ ڕەحمەتی خوا لەو کەسەی کە لێبوردنی هەیە لە کڕین و فرۆشتندا واتە نەرمونیانە ڕووی خۆشە لەگەڵ خەڵکیدا. جارێک پێش چەند ساڵێک دوکانی تەزیلاتم هەبوو، مسەجلم ئەهێنا لە سلێمانیەوە، لێرە ئەم فرۆشت، مسەجلی بالە با بڵێن دەستی دوو ئەم هێنا لێرە ئەم فرۆشت. پیاوێک هات بۆلام مسەجلێکی لێ کڕیم بە $50. ئەو پیاوە زۆر عیلاقەمان بە یەکەوە نەبوو، مسەجلێکی لێ کڕیم بە $50. دواتر بە بەیانیەکەی هاتۆ بۆلام وتی مامۆستا بەڕاستی ئەمڕۆ مسەجلەکەم تۆزێک کێشەمان بۆ دروست بووە لەگەڵ خێزانمە لەسەر مسەجلەکە، ئەوان ئەڵێن ئێمە مسەجلێکمان ئەوێ با ڕادیۆی لەگەڵا بێ. ئەو مسەجلەی کە من پێیمدا ڕادیۆی لەگەڵا نەبوو بۆ تایبەت و بەئیشی تەزیلات. وتی تۆزێک کێشە کەوتوتە نێوانمان لەگەڵ خێزانەکەمە و تۆزێ عاجز بووینە لە یەکتری و وتم جا بۆ عاجزە بن لە یەکتری چیتی هەیە مسەجلەکەت بهێنایەتەوە؟ وتی هەروە بە ئاسانی وەریەگریت. وتم ئارە وەڵات زۆر ئاسان، مسەجلەکە بهێنەوە پارەکەت پێ ئەدەمەوە و دواتر بۆ خۆت چیت پێخۆشە بیکڕە. ئەمە من ئەم کارم کرد هەر وەکو ئەوەی کە حەزم نەکرد ئەم پیاوە گرفتی هەبێ و بکەوێتە ئیحراجیەوە لە ماڵی خۆیانە. دواتر لەگەڵ ئەم پیاوەیە بووینە ڕەفیق، لەگەڵ ئەم پیاوەیە بووینە ڕەفیق، بووینە دۆستێکی زۆر نزیک لە یەکتر. ڕەنگە ئێستا ئەزانی جەنابەت ئەزانی کە باسی کێ دەکەم. ئەم پیاوە ئەوەندە خێروبێری هەبوو بۆم، ڕەنگە ئەگەر حسابی بکەم لە ڕووی مادیوە جگە لە معنەوی، لە ڕووی مادیوە ڕەنگە ئەتوانم بڵێم پارەی 20 مسەجل 30 مسەجل 40 مسەجلی بۆ من ئیسفادەی زیاتر بوو بێ لە ڕووی مادیەوە. و وەکو برای پشت وا بوو بۆ من. بەڕاستی لەو ماوەیەدا چەند ساڵێک بەیەکەوە بووین، زۆر یەکترمان خۆش ئەویست، بەدەم یەکترەوە بووین، دۆستێکی باش بوو بۆ من. دواتر خۆی گەورە عەفوی بکە وەفاتی کرد. ئێستاش کاریگەری قسەکانی ئەو لە ژیانی منە ماوە و ئێستاش هەندێک جار یعنی بەڕاستی هەستەکەم لە ژیانی خۆمان نەمتوانیوە کەسێک دابنم لە جێگەی ئەو جێگەی ئەوم بۆ پڕ بکاتەوە. ئەمە هەمووی بەهۆی چیەوە بوو؟ بەهۆی ئەوەی کە من لێبوردنێکم هەبوو لە ئەو معاملەی کە لەگەڵ ئەوا کردمان. جا ئینسان ئەگەر شتێک بۆ قیامەتیش نەبێ، هەر بۆ دنیای خۆشی جاری وا هەیە تۆ لێبوردنێکت هەبێ، ئەو لێبوردنە ئەبێتە خێر و بەرەکەت بۆ ژیانت.